تیمێک کە لە زۆربەی هێزە ئەمنیەکانی سلێمانی پێکاتووە ماوەیەکە بۆ پاراستنی ئارامی سلێمانی شەوانە جم و جۆڵیان هەیە و لە ئەگەری هەر ڕووداوێک بە زووترین کات دەگەنە شوێنی ڕووداوەکان ماوەیەک بەر لە ئێستا بەهۆی زیادبوونی دیاردەی دزی و دزینی ئۆتۆمبیل و چەند تاوانێکی دیکە لە نێو هەوڵاتیاندا نیگەرانی دروست بوو بەڵام پۆلیسی سلێمانی ڕایگەیاند ژمارێکی زۆر تاوانباریان لەسەر تاوانی جیاجیا دەستگیر کردووە و ڕوبەڕووی دادگایان دەکەنەوە. هێزێکی هاوبەشت پێکهێنرا وەکو لیژنەی ئەمنی پۆلیسی سلێمانی لەگەڵ ئاسایشی سلێمانی لەگەڵ پۆلیسی هاتوچۆ لەگەڵ پۆلیسی بەرگری فریاکەوتن ئەمانیش ئەم چالاکیانیان ئەنجام داوە. سەرپێچی جۆراوجۆر 745 لێکردنەوەی پەردە 490 جامڕەش 163 کێشەی جامڕەش کە ئەوانەی خەڵکی لەسەر دەستگیر کراوە 18 چەندین کەسی تەقەکەرمان دەستگیر کردووە دەستگیرەوە سەر دە کلاشکۆفا 12 دەمانچاو و چەندین تاوانباری تریش دەستگیر کراوە تا ئێستا ئەو تاوانانی کە کراوە لە سلێمانی ئەگەر دەستگیریش نەکرابێت تاوانبارەکان دۆزراونەتەوە یعنی ئەوە نییە شتێک لە ژێردەستی پۆلیس سلێمانیا دەرچوو. دیاردەی کوشتن و خۆکوشتن بە چەک لە تاوانەکاندا زیاتر دەبیندرێت. پۆلیسی سلێمانی سەرڕای دەست بە سەراگرتنی چەند جۆرە چەکێک هاوکات دەژڵێت مەرجەکانی پێدانی چەک قورس کراوە و دەسەڵاتی پێدانیشی لە توانای پارێزگای سلێمانیە. پێشوەختە فەرمانی دەستگیرکردنیانە بۆ کە تاوانی جۆراوجۆریان لە دزی ماڵان دزی ئۆتۆمبیل دزی ماتۆرسکیل دزی هەیکەل دزی لە دوکان و مارکێتەکان کراوە بۆ سەرجەمیان بە بڕیاری بەڕێزدا دوێر لە کۆڕی نێشتنی تاوان مەلەفیان بۆ کراوەتەوە دەستگیرکردنەوە و ئێستا حالیان بەندن لە بەشەکەمان. بەهۆی هەڵکشانی تاوان لە سنووری پارێزگای سلێمانی تیمی ئارامی سلێمانی لە ئێستا بەدواوە زیاتر چاویان لەسەر شارەکە دەبێت و بۆ بنبڕکردنی تاوان تیمەکانیان بە شەقام و کۆڵانەکاندا گەشتی بەردەوامیان دەبێت. ڕامیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.